ئەوەی کە هۆکاری سەرهەڵکردنی گەنجانە بریتە لە حکومڕانی شکست خواردووی کوردی و بێباچی دەسەڵاتدارانی هەرێم و ئەوە پاشاگەردانی کە لە هەرێما هەیە و قۆڕەخکردنی بازاڕ و دەستێوەردان لە زانکۆ و تەنانەت ژیانی شەخسیش بۆیە گەنجان لە وڵاتێکە کە ئینتیمایان بۆی نەبێت لە وڵاتێکە کە کەرامەتیان پارێزراو نەبێت لە وڵاتێکە کە نیشتیمانی ئەوان نەبێت بۆیە سەرهەڵەگرن و ئەوان بێزارن لەم دەسەڵاتە کە هەموو ڕێگاکانیان تاقی کردەوە هەڵبژاردن بایکۆت خۆپشاندان گردبوونەوە ناڕەزایەتی هەموو ئەمانە دەسەڵاتدارانی هەرێمی ڕانەسوڵەکان بەڕای من ناوهێنانی پارتی کرێکارانی کوردستان خۆ دزینەوەی لە هۆکارە سەرچیەکانی کۆچکە لە ئەوڵ و ئەخیرا ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستان بەرپرسیارە لەوەی کە خەڵک کۆچ بکە بۆیە ڕاکردن لە مەسئولیەت و بێباچی هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ ئەگەر دەسەڵاتدارانی هەرێم لەبیری ئەم پرسەدان پێویستە لە ئێستاوە کۆمەڵە ئیسلاحات و چاکسازی ڕاستەقینە بکەن و هەلی کار بۆ گەنجان بدۆستنەوە و عەدالەتی بەرپاکەن و سەروەری بجێڕنەوە بۆ یاسا بەم خاڵانە ئەتوانن ڕێ لەم لاشاوە گەورەی کۆچ بگرن لە غێری ئەوە پەنابردن بۆ ئەو هۆکارانە و داتاشینی دوژمنی وەهمی پێم وایە هیچ لە مەسەلەکە ناگۆڕ بەدڵنیایەوە ینی ئەوەی کە بەرپرسیاری سەرەکیە لە وڵاتەدا حکوومەتی هەرێمی کوردستانە چکەم حکوومەتە ئەمنیەت و ئاسایش و داهاتی ئەم هەرێمەی بەدەستەوەیە و ئەوە ئیداری هەرێمی کوردستان نەکات و لەلایەکی تریشەوانێ ئەوە بۆتە سەرچاوی ناومێدی بۆ خەڵکی کوردستان بەوەی کە نۆ کابینەی یەک لە دوای یەک لە 92 تاوەکو ئێستا نەیتوانێت کۆچی گەنجان لە وڵاتە ڕابگرێت.